لە بەرنامەی ئەمڕۆی گەلی کوردستانەوە سڵاوی ئێمەتان لێبێ ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش و هەینیتان باش خۆشحاڵین کە ئەمڕۆژ بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە یارمەتی هاوکارانم کۆمەڵێک بڕگە و بابەتی نێمان بۆ ئامادەکردن بۆ هیوایی کە کۆی پرۆگرامی ئەمڕۆمان بەدڵی هەموو لایەکتان بێت و تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بێنەوە سودێک لە پرۆگرامەکە ببینن. خۆشویستان لە پرۆگرامی ئەمڕۆماندا جگەلەوەی کە چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان بۆ ئامادەکردون و وەک هەمیشە تەوەرێکی سەرەکیشمان هەیە کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین و باس لە وەرزشی مەلەوانی دەکەین. هەڵبەت وەرزشی مەلەوانی یەکێکە لەو وەرزشانەی کە پزیشکانیش یاخۆ بڵێ یەکێکە لە گرنگترین وەرزشەکان و پزیشکانیش زۆر جارۆک و چارەسەرێک بۆ بەشێک لە نەخۆشیەکان دایدەنێن و ڕێنمایی نەخۆشەکانیان دەکەن کە مەلە بکەن بۆ ئەوەی کە تەندروستیان بەرەو باشتر بڕوادۆک و بەشێک لە چارەسەرەکان. بەڵام لەگەڵ ئەوەدا لە هەرێمی کوردستاندا تا ڕادەیەک مەلەکردن و وەرزشی مەلەوانی بە وەرزشێکی هاوینە سیر دەکرێت و ناو دەبرێت. بۆچی لە هەرێمی کوردستاندا زیاتر لە وەرزی هاوین و لە وەرزە گەرمەکاندا خواست لەسەر مەلەکردن زیاد دەکات و لە وەرزی سەرما و لە وەرزی زستاندا ئەم خواستە کەم دەبێت یاخۆ ئەنجامدانی مەلەکردن کەم دەبێت و هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە؟ ئایا هۆکارەکەی بە تەنها ئەوەیە کە ترسی ئەویان هەیە کە بۆ نمونە بڵێ سەرمایان بێت و نەخۆش بکەون یاخود ئەوە تا هۆکاری تری هەیە کە ئێمە دواتر لەگەڵ میوانەکەماندا گفتوگۆی زیاتری لەسەر دەکەین. وە لە لایەکی تریشەوە کاتێک کە سەردانی مەلەوانگەیەک دەکەی دەبینیت ڕاهێنەری لێ و چاودێریشی لێ. جیاوازی نێوان ڕاهێنەر و چاودێر چییە؟ و ئایا چاودێر لەسەر چ بنەمایەک و چ پێوەرێک بۆتە چاودێر؟ ئەو پێوەرانەی کە دەبێت لە کەسێکدا هەبێت ئەو کات دەتوانێت بێتە چاودێر پێوەرەکان چین؟ ئایا هەر کەسێک کە مەلە بزانێت دەتوانێت بێتە چاودێر یاخود ئەوە تا پێوەری هەیە؟ لەگەڵ ئەمانەشدا کە باز لە جۆرەکانی مەلەکردنیش دەکەین ئایا چەند جۆری هەیە و کام جۆریان ئاسانە بۆ کەسێکە گەربێوە فێری مەلەکردن بێت بە تایبەت لە تەمەنێکی گەورەیدا نەک لە تەمەنێکی مناڵدا. هەمیشە هەمووان ئەوە دەزانن کە لە تەمەنێکی مناڵیدا ڕەنگە ئاسانتر فێر بێت وردە وردە بە تایبەت ئەگەر بێ بە ئەکادیمی و لە ڕێگەی فێرگەکانەوە فێر بێت ئاسانترە بۆ منداڵێک. بەڵام ئەگەر لە تەمەنێکی گەورەیدا بێوێ کەسێک فێری مەلەوانی بێت ڕەنگە تا ڕادەیە قورستر بێت. بەڵام کام جۆریان و کام ڕێگەی ئاسانە بۆ فێربوون ئێمە گفتوگۆی لەسەر دەکەین. مامۆستا گۆران کەمال کە بەڕێزیان ڕاهێنەری مەلەوانین لە بەشی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادەن. مامۆستا گۆران سڵاوت لێبێت بەخێراتی. بەیانتان باش. زۆر سپاس. مامۆستا گۆران لەو پرسیارەوە دەست پێ بکەم. ئێستا وەرزی سارد و سەرمای وەرزی زستانە. بۆچی خواست لەسەر یاخود ئەنجامدانی مەلەکردن لە وەرزی سارد و سەرمایە کەم دەبێتەوە؟ بەڵێ خۆی هۆکارەکەی بڵێن لە هاوینە قەرەباڵخێک بە مەلەوانگەکان و دیارە هۆکارەکەشی ئەوەیە بۆ نەجاری وایە تۆ قوتابخانە تا حەدێ قوتابخانەکە تەلەبە بۆن ئیمتیحانی تەواو بێ و تر پشووی هاوینە لە پشووی هاوینە هەم فێرگەکانیش قەرەباڵخن هەم مەلەوانگەکانیش قەرەباڵخن لەبەر زۆربەی زۆریوانی کێن بۆ مەلەوانگەکان زۆربەی گەنجن. یعنی تر هێتاک و 40 ساڵیشی تایە هەرتا هەشتاشی تایە بە زیاتریان گەنجن. ئەمە ئەمجا مەجموعەیەکی تریانێ بۆن بۆ عیلاج بۆ عیلاجیان بۆن بە تەمەنن جاری وایە لە ئێوارانەکانیان بۆن لەو کاتانەی کە بڵێن چۆڵەوانیەک بە مەلەوانگەکان و دیارەویشت کاتی نان خواردنە لە کاتی ئێوار ئەوەش بۆ عیلاجێ. بۆ لە زستانە یەک شت هەیە سە مەلەوانگەکان هەمووی گەرمە یعنی تقریبان وەک حەمامێکی لاتوە ساونایتیە چاک و زیتیایە بۆن ترسی سەرمابوون هەڵمیت هیچ مشکلەیەک نییە. ئەوەش نییە بۆن لەخوا بەزەبێ زۆری پێی سیارەی پێیەتوانێت هەر لە مەلەوانگەکە هاتە دەرۆ بچێتە ناو سیارەکەی. بەس ئەمە کی ئەچێت بۆ ئەمەی کە هیوایەتەکەیەتی هیوایەت تۆ بێ ئەو وەرزشە لە ناختا بێ ینی حەزی پێی بێ نەک بۆن بۆ جەوسە هەیە بۆن بۆ کاتبردنە سەریەت و ئەوە نایە سوودێک بگەێنە بوون مەجموعەی برادەرێنیان بۆ مەلەوانگە تۆزێ مەلاکەن تۆزێ چاکوزیەکەیان چارەکی نووی سەعات و بڵێ با بڕێنەوە نازانێت سوودی مەلەحین تۆ کە بەرنامێک لەگە منەکەی بۆچی من باڵەکەی بۆی من ڕێنمایی بم بە هاوڵاتیان بڵێم مەلەکردن بەم شێوەیە مەلەکردن سوودێکی زۆر زۆری هەیە تەنانەت وەکو خۆشی ئاماژە پێ دکتۆر خۆی ئەینووسێت چەنەها فەقەرات ئینزیلاق شەک نەخۆشی شەکرەی بوو کە هاتۆ بۆیەتی دکتۆر وتێتی بۆنە عیلاجەکە ئەوەش کێ بۆ لای ئێمە بۆ نمونە ئەڵێ دکتۆر بۆی نووسیم دکتۆر بەس بۆی ئەڵە بڕۆ مەلە بکە یعنی ڕێنمایی هینەکانی ناوێتێ بڵێم بۆ تەمرینانە بکە تەمرینەکانی و شێوازی جوڵی ئاوکێتە لای ئێمە کاتێکەیەتە لای ئێوە ئەترەو کەسە ئازادە کاڵێ مەلە بکە ئەگەر مەلە بزانێت
ئاساییە هەر جۆرێک خۆی مەبەستێت یا هەر جۆرێکی زانێ و کاتە مەلە بکات یا ئەوە تا بێتە لای ئێوە جۆری ڕاهێنانەکانی بۆ جیا بکەنەوە بە پێی جۆری نەخۆشیەکەی. بەڵێ ئێستا بۆ مەلەکانە گرتۆ سەیری مەلەکان کەی چوار جۆر مەلە هەیە لە عالەما کە بڵێن ئۆلۆمپیات سی باقی پێیەکەن ئەوەی کە لە مسابقادا تیاتی قورسەتیاتی ئاسانەوەی کە زۆر ئاسانە بۆ منە سنگەمەلەکەی ئەوەی کە هەموو هەوڵاتیان زیاتر بە سنگەمەلە و بە بۆقەمەلە بەمانە ناویان بردووە. ئەمە بۆ کەسێکی بە تەمەنیش بۆ کەسێکیش کە بۆ خۆی بێت و تەمەنەکان جیاگە دوێسم قوتی مناڵێک یان قوتی یەکێکی 25 ساڵ 10 ساڵ فەرقیە لەگەڵێکێکی 70 ساڵ 80 ساڵیان بۆ منە 6 تەمەنی 6 ساڵەیە ناو مەلەوانگەیەکەوە ئەو چالاکێ بکەیان ئەو مەلەوانێ بکە ئەو کەسانێکی هێنە ناو مەلەوانگەکان و بەداخەوە پرسیار ناگەن زۆر جار سوالەوە ناگەن چی بکەین و زۆریشان پرسیاری ئەومان لەکەن بۆ منە ئێمە دایمە لە هاوڵاتیان ئەوانی کە بڵێن ڕایەنەرەکان کەوتە سەر خۆیان تا چەند دڵسۆزی ئیشەکەیان بن بۆن من لە ڕایوەکو خۆمەوەی کە خەڵک بمناسێت لە مەلەوانگەکەش منی بینی بێ بیناسم نەیناسم ڕێنمایە مێ تەنانەت بڵێن لە هەموو شتێکەوە کەیتە ژوورەوە دووشکە کەیت بۆ ئەو شۆرتە گونجاونێ بۆ مەلەیان بۆ نەبدۆ ساوناکە گەر حەزەکەی پێشەوەی خۆتەڕکەی ساونا بکە ئەمانەیان پێی ئەڵێن ئەو حەقە بۆ منە پرسیارەکە لە من کە ئایا من دکتۆر بۆی نووسیم چی بکەم من زۆرمان هەبووە بۆ منە هاتووە فەقەراتی بۆ چووە لەسەر ڕامپاکە و خۆی هەڵاوە ئەخرەوە کاکەوە تۆ ئەوەیتر ئەزیێتە بێت تۆ پشت ئێش هاتۆ بۆ نە ڕێنمایە بێ بەرامبەر بەمە بە هاوڵاتی هەمووی بزان من بێ بەرامبەر ئەمەم کردووە تۆ خۆت بێ بەرامبەر خۆی زان چۆنە ئێمە دایمە زۆر کەس پێمانڵە فێرگیگوێ خێرخوازیە ئەڵێن قەینا ئەو باشترە بۆی هاوڵاتیان زیاتر فێری مەلە بن ئەو جیلە مناڵە فێری مەلە بێ بۆی تووشی حاڵەت و احتاسەکانە بێت تۆ سەرەکەی لە هاوینە لە دەریاچەکانە ئەم خنکا و هەموو هەواڵێک من دایمە لە بەهارانە مقابلە کراوم لە کەناڵەکانە بەسەریا تێ نەپەڕیوە سەرەکەی دووسێ حاڵەت لە تیڤەکانەوە ئەلان کراوەڵە ئەمە خنکاوە وش دوایی شەڵاگر مەجال بۆ باسیەکەی کێتە ژوورەوە بۆ نەم ڕێنمایە ئەڵێم تۆ فەقەراتاڵێ بڵێ ئەڵم ئەم تەمرینانە بکە یعنی بۆن عملیەکەم پێ نییە لێرا بە تۆ بێ لە مەلەوانگە کاتۆمە کاتە بەپێی جۆری نەخۆشیەکان جیاوازە ڕاهێنانەکان بەڵێ بەس یەک شت زۆر گرنگە ئەو کەسەی کەیەت یەک ڕۆژ دوو ڕۆژ نامێنێت دیار نامێنێت یعنی تۆ مەفروزە کە تۆ ئەزانی ئیسپادەکەی لێ کردووە ئیسا من ئێمە زۆرمان هەیە لەوە من نمونەم بۆیە مامۆستافوادێکمان هەبوو ئێمە تقریبەن فەقەراتی بوو تەواو بێزار بوو هات نزیکە 1 ساڵە بەردەوامە بڕواکە 1 ساڵە بەردەوامە زۆر جار ئێمە پێشێڵەن لە مامۆستافواد کێشە نییە پارەش مەیتە ژوورەوە بەس وەرە کە ئیسپادە لێ کردو یەت حەپی هەبووە لای بردووە یعنی زۆر هەڵە چوون بۆ لای دکتۆرەکەم سەرساڵت چۆن ئەماڵم من مەلەوانیەکەم هات بۆ عیلاج وەرگن ئێستا مەلەیەکی زۆر باشەکانی سەعات چارەک مەلا ئەکا و بەرنامەکەی خۆی تەواکە و ئەڕۆ تۆ ئەگەر وەکو ئەوە تەطبیقیکەی ئیسپادەیەکی باشی لێکەی بەس تۆ بۆ 1 ڕۆژ دوو ڕۆژیت ئیسپادە ناکەی ئەگەر کەسێک مەلە نەزانێ بەس پێوترا بێت کە مەلەکردن بەشێکە لە چارەسەرەکەی تۆ ئەو کاتە ڕاهێنانەکان بۆ کەسێک کە مەلە بزانێ لەگەڵ کەسێ مەلە نەزانێ جیاوازی هەیە فەرقەکەی زانی چۆنە کە تۆ ئەچیتە ناو ئاوە حرەکاتە لە شت باشە ئەوەی کە مەلە ئەزانێ فەرقەکەی چی ئەمە قوڵایەوە تەنکایە یعنی هاوڵاتیان لە سا هەشتا حەزی لە قوڵایە وازانی کرد لە قوڵای مەلەی کرد هەموو شتەکە لە قوڵای کۆتاییە نە تۆ ئەتوانی کە مەلەش نەزانی چوبمان هەیە ئێمە لە کەمەریەی بەسێ ئەچێتە یەک قوڵایەکەەوە توانێت پای دەرپێری ئێوە شار جوڵە نییە حرەکەیە تۆ ئیشی بە چییە لێرە بۆ خوارەوە ئیشی لێرە بۆ خوار کە جوڵەی پێکرد بوون منە تۆ چوڵەکە چییە بوون دقەیەکە چارەکێکە نیو سەعاتە پێیەکەی یەدە دەرە بەرنامەکەی خۆی تەوا کرد ئەڕوە ئەمە لێرە چوو ئیسپادەکەی لە چیە لەوایە کە تۆ بەردەوام بی لەوانە بۆ 1 ڕۆژەی دوو ڕۆژەوەی ترە ڕۆیتەوە هەیە بۆ لە یاتۆتە لای ئێمەوە دیما مۆساگۆرام نەمە فێری مەلە بم وتومە دەڕۆشتەوێ دەڕۆژ جا مەجالم نییە یعنی تۆ لە ژیانی خۆتان نتوانین دەڕۆژ مەجال بە خۆ دروستکەی کە شتێک ئیسپادەی بۆ لەشت هەیە بەس بۆ شتی لەگەڵ ڕێتما بۆ شتی لاوەکی مەجال زۆرە بەس بۆ ئەوە مەجال نییە یعنی تۆ جاریوە عیادێک و 2 سەعاتدانیش بۆچی بۆ ئازاری پشتی چاوەڕێ دکتۆرەکە بیبینێ باشە ئەو 2 سەعاتەوەرە لێرە کاتەکە بەرەسەر یعنی نازانێ ئەبێت تێگەێنی ئەبێ شتەکە وەکو ئەوروپا وەکو عالم شتەکە بوردە نییە تێیانگەێنی کە مەلەوانی چییە کە ئیسپادەی مەلەوانی چییە ئەمجا سەیری کە مەلەوانی لەگەڵ ریاضەکانی فەرقەکەی چییە بۆ نە تۆ چیتە سەر هەموو ریاضەیەک ئیسابەی خۆی هەیە تۆپی پێیەکەی بۆ نە ئاسنەکەی بۆ نە یاری بۆکسێنەکەی هەر یاریەکەی سەرەکە ئیسابەی هەیە لە پێکانەکانە دەوەرزشەکانی ترکێن بۆ پێکانەکانیان پەنا بۆ مەلەوانیە بن بۆ پێکانە یاریزان دووگەڵیمان هەبوو بۆ هاتۆ لەوێ بۆ عیلاج دکتۆر نووسێتی وتێنی بڕۆ ئەمە بکە لە ئاوە
تۆ یاریزانە من چەند ساڵان نزیکەی 33 ساڵە من تەمرینی مەلەکە باشە ئەوە لەوانەیە زۆر کەس بڵێ 33 ساڵ خۆی تەمەنی چەند بێ من سەر و چلم ئەمە ماواتەوە بە بۆنەی ڕاستەکەەوە کە پێی ئەڵێیت بۆ نوێیەت عیلاجەکە لەوێ ئەکا تۆ یاریزان دووگەڵێ پەنای بۆ بە یاریزانەکانی تریان ئەوانەی کە تووشی سەبە پێکانی نییە من ئەو ماوە درێژە تایسە پێکانێکم نەبوو پێکان لە چیا هەیە لە نەشارەزایی هەیە بۆ نەتووی بۆ مەلەوانگە ئەمە 1 مەترە 1 مەتر قورسە بۆ خۆ هەڵان بەسرە تەمان چی لێت یان لوتێ دیان سەریان شوێنێکە تووشی پێکانە بێ و تووشی برینداریە بێ کەواتە مامۆستا گۆران با لێرە ڕادگرم ئێمە هەمیشە و لە قسەکانی بەڕێزیشتا و بە عام کە باسەکرێ وەرزشی مەلوانیە کێکە لە باشترین وەرزشەکان سوودی هەیە خۆ پێشتر وەرزشی زۆرم کردووە ئەوم هەڵبژار ئەوە هەڵبژار لە کۆتاییە لە چ کاتێکە وەرزشی مەلەوانی ئەبێتە زیان بۆ ئەو کەسێک کە ئەنجامێت بەڵێ لە زۆرکردنی لە زۆری باڵێ تۆ زۆرکردنی ترە تۆ هەموو ریاضێک زۆرکردنی چۆنڵێ عزیێت هەیە لەبەرە تۆ ماسوولکە پێشی بە ئیسراحەتە جسم پێویستی بە ئیسراحەتە و زیانەکانی مەلەوانی لە یەک شتا منەی بینمەوە بەس لە شتی سەرکێشیە لە سەرکێشیە چونکە خۆی 2 ساعتە بۆ هەیە مەلە بکەی بۆ یاریزانێک بۆ یاریزان دوست کاتژمێر هەیە مەلەکە بەرنمەیەکی منهەجێکی ڕانر پێڵێ بۆ کەسی ئاسایی حڕە چۆن ئەیکە چونکە هیچ کەسێ ناتوانێت 2 ساعتیان ساعتێ مەلەکە و یاریزان نەبێ ئێستا من یاریزانە بەم بەحری دوکان 5 کیلۆمەتر مەلەکە 5 کیلۆمەتر زۆرە باشە بۆ ئەمە لەبە پاڵەوانێتی بەشداریەکە ئەمە جیای ئەمە یاریزان و ڕاهاتوو لە مناڵ خەریکە لە فێرگەوە دروست بوو بەس کەسێکی ئاسایی کەیت بۆ نە دیاری کراوە بۆی دیاری کراوە گوێبیست نەبووی وتیانە بۆ مەلەوان بوو خنکە ئەخماقونیە تۆ مەلەوان بی بخنچی ئێ باشە خۆسایقێکی باش تووشی حادیساب وایە لە چیەوەیە لە نەزانینەوەی بۆ من کەسم نەزانینەکەی لە چی زۆر کەس هەیە بۆ نەبینیمە لە دهۆک لە زۆر شوێن لە شوێنی وا خۆیان هەڵێن بۆ 9 مەتر 10 مەتر بەرزە کەچی سەری خوارەوەکەی 4 مەتر قوڵە 5 مەتر قوڵە ئێتۆ زەختی سەرەوە ئینسانێک هەر شتێکی قورس لە شوێنێکی بەرزەوە هەڵا خوارە قورسایەکەی چەند ئەوەندە ئەبێت کە تۆ ئەڕۆی سەری بەرێکەوێت کە سەری بەر تا خۆم بەسرم هاتووە بەس ئیستە ناکە ئیتر یەک جا بەسەرت هەو ئەزانیت لە 2003 بەسەرما و لە دەریاچەی دوکان کە خۆت هەڵێ لە ژێرەوە بەردیتایە تاوێریتایە بەڵ و ها پاشماوەی کە هاوڵاتیان هەڵێنە ئاوەکەوە باشە ئەمانە بۆیە دەست ببڕێ بۆی هەیە ئازێتی بە وەکە خۆی هەڵیان لەو قورسایەوە خۆی هەڵەیاتە ناو ئاوەکەەوە سەری بەر شوێنەکە کە سەری بەر شوێنەکە چی لێ ئەبورێتەوە یان سەری گێژەخوا و چۆن لێم خۆمم بەسەراتوە دوجارە خنچێ کە بورایەوە تەواویترە ئاوەچێتە دەمیەوە و ئەڕوە ئیترە ماقی چێ بەسەرەوە مەلە ئەزانێ مەلە ئەمجا مەلەوانە بێ قیاسی خۆی بزانێ سەبۆن من یاریزانە بەمە دەریاچەی دوکانەوە 500 مەتر بۆ دانا 2 بەلەمیشیان بۆ دانێ ینی 500 مەتر 2 بەلەمیش چاودێریانەکە خۆشم لەناو بەلەمەکە 5-6 کیلۆمەتر ڕوا 3-4 بەلەم و خۆشم و 2 نەفەری تریش لەناو بەلەمەکە باشە ئێمە ئاوا ئەڕۆین ئێمە بەم شێوە ڕوین کەمی بەتەڵن بەتەڵی دەروی عێراقا ئەی ماقولە تۆ لە هەوەژی هاوینە ئەچیتە دەریاچەی دوکانەوە 1000-2000 مەترێ 5-6 کەند سەرکێشیە کاڵە من ئەتوانم بڕۆم بەڵێ ئەتوانی بڕۆ لە سەر چۆن نەگەڕیتەوە یان 500 مەترە ڕۆی لیاقە هەموو ڕاستێک لە جیهان و لە عالەمە جیاوازەکەی لیاقەی بەدەنی و جستەی هەندێک جار ئەو شوێنەی یەکەم جاریشی بێ بیبینێەوە نیە بڵێ چەند جارێک بێت فەرقەکە ها زۆر جار لە یاریشی تۆپی پێشاڵە ساحی خۆی بوو ئەی تۆ ساحی خۆتە ئێستا دەریاچەی دوکان بۆ زۆربەی خەڵکی دوکانەمووی شارەزای شوێنەکەی ئێمە شارەزای شوێنەکەمان کە چەند جار لە دوود سلێمانیەوە سەردانی دوکانمان کردووە و لەوێ مەشقەکانمان کردووە بەس ئایا کەسیشی بۆ لە جنوبۆیەت بۆ سیاحەت شارەزانیە یەکێکی تر بۆ لە سلێمانیەوە بە هەموو ژیانی لەوانێ دوکانی 100 جار بینی بە بەس نەچوێتە سەر دەریاچەکە هەر لە بەشی خوارەوە زۆر سەیرانگاکە بەشی خوارەوە و ئەو هەر قەدەخە کراوە بەشی خوارە بۆ مەلەوە من خۆ مەلێکیان ناکەم ئێستا خەڵک پێ بڵێ مەلەکانە نایکەم بیشتوانم نایکەم چونکە شوێنەکە نییە من هاتووم ئیسفادەی تیا بکەم نهاتووم عەرزی تیا بکەم کە تۆ ئەچیتە دەریاچەی دوکان شوێنەکان چوزانی کوامە قوڵ و کوامە هینایسە زۆر کەس بەم مەلەکە مامۆستا گۆران دوکان قوڵایەکەی چەنەیە گۆڕانکاری بەسەرایە بڕۆی سەر لە زستانە بەرزە بێ لە هاوینا نزمە بێ لە وشکە ساڵی هەر ئاویتیانامێت ئەی تۆ بێ قیاسەکان لەکوێ من قیاسم پێ مەلەوانی کە تۆ من باڵام ئەگەر مەتر و هەفتا بێت لە ئاوێکی مەتر و هەشتای خەنچە مەلە نەزانم
بۆ لەبەرەوە کە من دای پۆشتم تاوە تۆ ئیشاکەی تۆ لێرایە لە لوت و دەمایە کە ئاو چووە دەمەوە تۆ هەر زۆر جارجاری وایە دانیشتوی لەس نان خواردنێ لە ماڵەوە قومێک ئاوە پەڕێتە بچی بۆری هەناسە چی بەسەرێت باشە بۆ ئەو ئاوە زۆرە تۆ سەیرەکەی حاڵەتێکی واڕوە ئەگەمە لە نەزانی تو ئەگەر مسەیتەر نەبی بەسەر ئاوەکە وەستانێکی ئاوی باش نەزانی وڵا ناتوانێت. باشە مامۆستا گۆران هەر تایبەت بۆ خنکانەی کە باسمان کرد ئەگەر زۆر جار گوێبیستیەوە بین کە کەسەکە مەلەوانێکی باشیش بووە هەروەکو کە باست کرد ئەڵێ خنکە ساردی ئاو یاخود سڕبوون لە ئاوا هیچ ڕۆڵێکی هەیە یاخود ئەمە چۆن دروستە بێ زانی چۆنە بۆ نمونە ئیسەش هەم هاتوونە سەر قسەی کە بڵین شارەزایی بەڵێ ئێستا من ئاوێک سفر بێت چۆن مەلەیتیاکەم هەر تەواو ساڵاب ئەمە ڕاهاتنە ئەی بۆ لە رووسیا و نەرویج و دانیمارک و وڵاتە ئەسکە دەنافەکان بۆچی لە ئاوی ساردی شامەلاگەن ڕاهات و من خۆم ئێستا حالەن لە ئاوی ساردا هازێکسا من نەچوم بۆ دوکان مەلاکەم ئیسەش بە ئاوی سار زۆر جار خۆمەشوم لەبەرەوە ڕاهات بەس کەسێکە هەیە بۆ نمونە لە هاوینە بڕاتکە لە مانگی حوتا هاتووە بۆ مەلەوانگەکەی تی ئەو ئاو بۆ نەساردە ئەی بابە ئاوی چی ساردا و ئاوە ئێستا گونجاو بۆ مەلەوانی تۆ مانگی حوتە تۆ لە گەرما هاتوویتە ژوورەوە وایانە بەس ئیتر ئەوەی کە ئەڵێ ئاوەکەی ساردەمانە حەکەوێتەوە سەر ئەو کەسەی بۆ نموناڵە بوو گورچیلەیان حاڵەتە خۆتۆ ناچی 4 سەعات مەلە لەم ئاوە سارداکەی ئەوەی کە مەلاکە من بینی بێتم لە دەریاچێ دوکان لە بەشی خوارەوە کە ئاوەکەی ساردترە لە بەشی سەرەوە بینومە لە قەراغکە یەک فڕەیلیا و هاتوۆتە دەرەوە ئێمە هیچ زەرریشی نەگەیاندووە بۆ کەسە ئیتر وەکەوەی کە پێم وتی مەلەوانە و خنکە هەرو حاڵەتانە ڕۆیە ئەوەی کە من بزانم ئەو حاڵەتانەیە کە بێتە زیان بۆ کەسەکە بەس مەلەوان با بزانین مەلەوان چییە یاری زانی مەلە چیەیە مەلەوان چییە مەلە ئەزانە چییە مەلە ئەزانێت ئەبێ جێگێتەوە تۆ کەسێک بۆ نمونە 5 مەترە ڕاو هیلاکە بێ ئێمە مەلەی پێ ناودرێت چکار لە 5 مەترە لە 6 مەترە تەواو پێی نامن چییە کاگە مەلە نەزانێ ئەگەر نەوەسە لاوە بڕواگەمە مەلەوانگەکان هاوینان چەند کەس حاڵەتێک ڕۆیا چون دەریەکەمەوە بۆنە ڕزگارێکم پرسیارێکی لەکەم ئەڵم تۆ بۆچی ئاوا ڕۆشتی مەلە نازانی ئینکاریم لەگەڵەکە لە من مەلازانم چۆن مەلازە هەڵە حەزەکەی دەجارم بەرەوبەرەکەم ئەڵم دەبۆسە لە ئاوەکە لە نایزان ئەیکە نەزانێت لە ئاوەکە بۆستە یعنی چیە تۆ نابێ پش و سراحەت بە چییە پشتەمەلەیەک بۆستێت بۆ لە ئاوەکە بۆستێت تۆ من ئیسەکە فێرگاگەین و ساڵانێمە مناڵە کە فێری مەلە ئەەکەم من لە ئاوەکەیە ئەبێ وەستانەکەی لە ڕۆشنەکەی باشتر بێت وەستانەکەی زۆربەی زۆری کە ئێستێنە مەلەوانگەکان و بەس کێشەکان وەستانی ئاوە وەستانەکەی ئاویش ئەبێ بەردەوام بێ لەسەری بۆ هەفتەی 2 هەفتە بێ من ڕێنمایەکەم و ڕێنمایەکە فێرە بێت کەواتە هەموو کەسێکیش ناتوانێت بە شێوەی ئەکادیمی یاخود بێت یاریزانی مەلەوانی من یاریزانم هەیە بۆ نمونە چەندێکەوە تقریبن لە 6 ساڵی لامە ئەوە 13 ساڵە تەمەنی بەرنامەکان قورسە تەمرینەکان قورسە بڕواکەی یاریزانم هەبووە ئیستەوازیێنە دەمێکە ئەڵێ مامۆستا گۆران خۆزگە ئەکادیمی فێر نەبوومە هەر خۆشێک جاران وەکو عشقایەکە جاران خۆش ئەڵم بۆڵە کاکە زانی تەمرینانە چییە یعنی یاریزان مەلە بۆچی قورسە ئەی تۆ سەی لە شولاری مەلەوان کە کاک ئەڵێ یاری هەموویە لە یاریزانی ئاسنن کە لە پاڵەوان تاگیان بینست ئێوە هیچیان ئەوانە بەس تەمرینە مامۆستا گۆران توانە جەستەیەکان هی وەرزشەکانی تر هیچ ڕۆڵێک یا کاریگەریەکی هەیە لەسەر وەرزشی مەلەوانی یاخود توانای جەستەی هەریەکان بۆ خۆی جیاوازە زین چۆنە هەموو لیاقەیەکی یاریەکان هەمووی فەرقیە ئێستا من بۆ حەزەکەی 2 سەعات مەلە بووەکەم لە ساحەیەکی دووگۆڵیان ناتوانم 10 دقە ڕاکردن هەر ڕاکردنی دەرەوە سەم نەگەر ڕاکردنی دەرەوەکەم لەگەڵ یاریزانێکی ساحە مەیدانیان یاریزانێکی کە ئەوش تەکنیک و هینی خۆی هەیە تەمرینی خۆی هەیە بەس کە ئەکەوێتەوە سەر لیاقەکان لیاقەی ئاو لە هەمووی بەقووەترە تۆ جاروە یاریزانە ژێرە مەلاکە 50-60 مەترە ڕوا لە ژێر ئاوە ئیتر هەم نەفەسیشی ئیتر هەناسەناوە جەستیشی هەم کوونەکانی لەشی هەمووی ئەگیرێ ینی پستانێکی زۆرێتە سەری من یاریزانم هەیە سەعات و یەک تەمرینی مەلاکە بەسەر ئەوەکەیە دۆڕوە کەچی کە ژێرە مەلێکی پێکەم هەناسەی تەواو چۆنڵێ زۆر بە سورعەت هەناسەکەی یان جای وایە سەر سراحەتێکی بکە بۆ لەبەر ئەوە تو جاری وە هەیە شێرە مەلەکان باقوەتریشە لە مەلەوانەکەن بەس مەلە یاریزانی ئێمە پێویستی چۆنە فەرقەکەی لەگەڵ خەڵکی تراکە ئەڵە من مەلازەمیان دوکان ئەبڕم زۆر بە زۆر هەیە ئەمسەر و سەری دوکانەکە بەس ئێمە لەسەر کاتەکە ئیشەکەین لەسەر وەختەکە ئیشەکەین ینی تۆ یاریزانێک بۆ نە دوکانانە 5 کیلومتر بڕێ بە ساعاتێک و 10 دقە بەس کەسێکی دەرەچی بێنە 5 کیلومترەکەش نابڕێ هیچ لیاقەت 5 کیلومتر لەوانەیە بۆ نە 200 متر بڕێ زۆری پێچێ ئیسراحەتەکە ئۆستێ من یاریزانم هەیە بۆ نمە ئیستم مناڵە بەخوا 14 ساڵە 50 متر مەلاکە بە 27 بۆ 28 سانیان بۆ 29 سانێ
تۆ کەسێکی ئەوەی کە لیاقینی و تەمرینی نییە و هەموو شتێک نەگرێدا هەموو شتێک پێویستی بە ممارەسێ هەموو شتێک تەنها لە ئیشەکەی جەنابتەوە حتا ئەوانی تریش کە بۆ نە ئەبێ ممارەسەت هەبێ بەس ممارەسەکەی ڕاهاتنەکەی ئەوەیە بەس ئیتر ئەوە نییە بۆ منە هیوایڵەجا ئەوە چییە؟ ئەوەی کە مامۆستا گۆرانی شێکا منێکم ئەمە بەدەمی کات تەواو ڕاستەکە بەس چۆن مامۆستا گۆرانتە سەر کردار 30 ساڵە لەناو بوارەکەیە تۆ چۆنی بە هەفتەیەک زۆر کەسی لە مامۆستا گۆرانم حرەکانی کە توی زانی بێن بە مانگە فێرە بم بە مانگێک ئەزای بۆ لە مەرۆ شارەزایی نیە لە شتەکە لەوانەیە منی شارەزایم لە ئیشەکەی ئەوانە بێ لە کارێکە بڵێم ئەو من بم بە هەفتەیە فێرە بم ئەویش یەکسەر بۆچی چییە من 10 ساڵە 15 ساڵە خەریکم هێشتا نەقسمەیە لە ئیشەکە تۆ چۆنی بە ئاها یعنی هەر کەسی ئیشی خۆی هیچ کەسێ ئیش ینی ناتوانێت چەند ئیشێک بەسەرێکەوە کا سەرکەوتو چەند باش بیت ئەبێت بەردەوامی هەبێت لەگەڵ ئیسە یاریزانی ئێمە بۆ نەتمۆحی هەبوو یاریزانمانە بۆ لە سلێمانی یەکەم بووە بەڵێ زۆر دڵی خۆش بووە کە دوو ڤیدۆی بتوڵی عێراقم پێشان ناوە مامۆستا گۆرانە وەقتی زۆر سورعاتە ئاها تمۆحی گرتۆ بۆ عێراقەکە بۆ لە عێراقیش نەتیجەیە ناتمۆح بۆ عەرەب لە عەرەب توڵی عەرەب بۆ عالم لە عالم ئەڕوا مەرحەلە بەڵێ باش دەستخۆش مامۆستا گۆران ئێستا ئەگەر بێنە سەر ئەو خاڵەی کە کاتێک سەردانی مەلەوانگەیەکەکەی ڕاهێنەر هەیە و چاودێریش هەیە سەرەتا جیاوازی نێوان ڕاهێنەر و چاودێر چییە و دواتر پێوەرەکانیان بەڵێ ئیسا بۆ نمونە ئێمە من ڕاهێنەر و چاودێرم لە مەلەوانگەی کۆمەڵگەی وەرشی ئازادی ئەم ڕاهێنەرێ چۆنە من ڕاهێنەرە فیرقەمەیە فیرقەمەیە تدریبیان پێ ئێم وەکو یاریزان کە ڕۆژانە بۆن من لە هاوینە هەموو ڕۆژێک تەمرینمانێ لە زستانە کە وەرزستۆزێ بەرەو ساردی ڕۆ بە جومعات تەمرینمان ئەمە من گۆران کەمان ڕاهێنەر و چاودێر هەیە بەس چاودێرە ئیشەکە چییە؟ دانیشتو لەسەر کورسیەک چاودێری ناو مەلەوانگەکەکە کەسێک حاڵەتێک ڕووبە فریای ئەکەوێت فریای ئەکەوێت دەرێکات و ئەگەر حاڵەتەکەی بۆ نەبورانەوە بە هەشتێ بێ بێ شارەزای بێ لێ کە یان ئاو بچێتە قورجۆ یان خنکا بێیان لەوا لە بینی مان و نەمانابێ ئەبێ فریای کەوێ ئەمەش ئەبێ دەرس بخوێنێ ئێمە کە بۆ نمونە خولێکمان کردەوە من حەزەکەم ئیشارە بۆ بم خولێکمان کردو لەو ماوەی پێشووە تەبعا ئیتیحادی مەلەوانی هەموو جارە خولەکانی کردێتەوە هەر خۆی و هەر خۆی بووە یعنی هەر خۆی کردێتەوە ئێمە چیمان کردووە هینێکمان کرد نیگەرانی وتمان نابێ تۆ 3-4 مدەریبی پێشکەوتو هەیە لە شاری سلێمانیا من بووم مامۆستا بڕوا بۆ کاک نەجمەدین بووە مامۆستا بەرهەم بۆ یعنی ئەمانە هەمووی یاریسان بوون بەتەڵ بوون و شارەزایان لە ئیشەکە هەیە بابێن ئێمەش تێستێکەکەین بێ بەرامبەر هیچ شتێکمان نایە لێ بەزین تێستێکن چاودێریەکەن تەسەوورەکەیم وەکو خۆم کە چاودێرەکان هاتوون ئەوانی کە بەشدارن لە مەلەوانگەکان تەم ئەوانی کە لە مەلەوانگە ئیشەکەن بۆیان هەیە بێن بەشداری ئەوکەنەوە جیاتۆ بۆ نەحەزەکەی لە خولێکە شارەزایی هەبێوەکو نەزاریەکەی نەبوو عملەکەی قورسترە ئەوەی کە لای من دەرچووێ 5 کەس بوو لە چەند کەس وەڵای چوزانم تا سەر ڕۆشتووە لە 100 کەس بۆ 5 کەس لای من دەرچووە بە هەمووی ئەگەر ئێمە قەراری من و کاک بەرهەم و کاک بڕوا و کاک نەجمەدین لای ئێمە بێ ئەو قەرارە من دەکەس حسابی ئەوی بۆکەم ڕایەنەرێک و چاودێرێکی باش بێ یان 500 کەس لە شاری سلێمانیا ئەوانی کە دیارن کاک باش پێوەرەکانیان چییە مامۆستا گۆران پێوەرەکانیان بۆ ئەبێ چیان کردێ ئەبێ چۆن بێ ئەبێ ئەزمونیان چۆن یاریزانێکی باش بوو پێشتر بێ یاریزانێ بە مەرحەلەی یاریزانیە تێپەڕیبی ئەمە یەک قووەتێکی چاکت هەبێ لیاقەت چکە ئەمە ئیشەکەمان لەسەر عملیە ئێمە لەسەر نەزاری نیە من ئەگەر ئێستا دەورێت بکرێتەوە 3 سەعات نەزاریم بۆ بکە من هەر گوێ لێ ناگرم بەڕاستی گوێ لێ ناگرم بەس کە هاتە سەر ئاوەکە چی ئەڵێ بۆی تەطبیقەکەم من لە ناو مەلەوانگەیەکە کەسێک حاڵەتێک ڕووەیە من بە قسە پێی بڵێم غیرە بێ بچم بۆی و دەریکەمەوە باشە من ئەچم بم کەسە دەرەکەمەوە ئەو کەسە منی گرت خۆ بە من لیاقەی دەقێت 2 دەقەم پێ بێتە خۆمی لێ ڕزگارەکەم یان قووەت بەدەنیەکەم هەبێ لە هاواز نەبم یعنی ڕایەنە دەبێت سفەتەکەی زانی چی بێ ئەبێ قووەتێکی باشی هەبێ قووەتێکی باش لیاقەیەکی باشی هەبێ جسمێکی ڕەشیقی هەبێ ئەو جسمە ڕەشیقە وەکو ڕیکلامێک وایە بۆ ڕاهێنەرەکەی خۆی یعنی ئەیسەلمێنێک ئەمە ڕاهێنەرێکی باشە ماقولیە من یەکێک بێتە ناو مەلەوانگەکەوە بە منەڵە مامۆستا گۆران ئەمە کێش داگرم باشە خۆم لەو قەڵەوترم باشە ئەی باشە من ڕێنمایەمێ ئەگەر کەسێکی زیرەک بێ ئەڵێ بڕۆ جارێ خۆم زەعیفکە جای شەڵام سەرێ لێیە لە وڵاتی ئێمەیە ئەو پێوەرانە نییە ئێمە هیوادارین پێوەرەکانی چاودێرت باس کەوتە لە 100 کەسەکە ئەگەر بەدەستێمە بۆە 5 دەرج ئەی بۆ ڕاهێنەرەکان لە هەرێمی کوردستاندا ئەگەر لە سلێمانی باسکەین ئەوانی کە باستکەوە پێوەرانی کە لە ڕاهێنەرە هەبێت لە هەموو ڕاهێنەرەکانە هەیە من ڕاهێنەرەکان بەڵێ ئێستا من
ناوەکانی لەوانەیە نەتوانم هەمووی بۆ باسکەم بەسەوەی کە دیار بێ و کە بەقۆت بە پێشتر یاریزان بوو بێ و پێشتر ئیسەر ڕایەنەرێک کە من بەشیابزانم زۆرە مۆزە کاک نەجبەدین بووە کاک بەرهەم بووە دکتۆر دیلانە بۆ نە دیارە زۆر هەیە حەز ناکەم ئیسا بۆ نەجاری وایە لە بیر تەچێ لەوانێ گلێ بێتە سەرم بڵە مامۆستا گەوران ئێوە کاک فامیە کاک ئاکامە یعنی زۆرن ئەوانەی کە بڵێن دیارن لەناو مەلەوانیە یعنی کە پاڵەوانێتەکانیش بن دیارن بڕواکە خۆبەخشانە حەکەمیەکەن خۆبەخشانە تەحکیمیەکەن ئێمە حەزەکەین یەک شتێکیش لەسەر ئەوەی چالاکی مەلەوانی بۆ نییە بۆ وا لێ هاتۆ بۆ ئاوا لیژنەی ئۆڵۆمپی پشتگوێخە بڕواکە ئێستا زۆر جار پاڵەوانێتەکان کەسان بۆمانەکانەوە ئێستا بۆ نە بەڕێبەراتی وەرزشی بڵێن بەڕێبەتی لاوانی سلێمانی تا ئێستا نزیکەی دوو پاڵەوانێتی بۆ ئێمە کردوتەوە کاگنزار ژاژڵی دوو پاڵەوانێتی بۆ ئێمە کردوتەوە کە چۆن هەرچۆنێ بۆ پارەکەی بۆ دابین کردووە ئێمە حەکەمەکانمان هێناوە شتەکان توانە کاکە تۆ بەس بۆمان بکەرەوە ئەو لە بڕواکە دوو پاڵەوانێتی کردووە سەرکەوتوترین پاڵەوانێتی بۆ لەوەتی کە من لە ژیانی پاڵانتی خۆما بینی بێتم وە چەند پاڵانتی تریش کراوە تۆ ئەبێ ئەو کەسە ئەکادیمیانە بێنی کە لە حەکەمیە باشن یان یاریزانی کۆنە نەزان تەوقیت بگرن خۆی بەو فیلتەرا ڕۆشتووە من پێتەڵەمیسەوەی کە پاچی کەمەوە لە لای خۆم یعنی دانیم هەمووی ناچێتە 15-20 کەس کە ڕانەری باشن بەس خۆ من ناتوانم ناوەکانی هەمووی بڵم وە زۆریشان وازیانە ناو ڕۆشتن بەرەوە ئەوروپای ئەو بڕوانامانەی کە وەری ئەگرن ئیتر ئەگەر چاودێر بێت ئەگەر ڕاهێنەر بێت تا چەند باوەڕ پێکراوەت ئەگەر لەسەر ئاستی نێودەوڵەتی بێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بیان دەرەوەی هەرێمی کوردستان ئیتیحادی سلێمانی بۆن ئەیات هەر بۆ سلێمانی بۆ دەوروبەرێتی کوردستانی بۆ کوردستانە عێراق بۆ عێراق ئیتر تۆ بچی یەکێکە چێتە دەرەوەی وڵات بۆ بڕوانامەکێنێتەوە ئەویش ئەگە بچێتە دەرێڵە بڵێ من بڕوانامێش فڵان وڵاتم هەیە ئیلا بێ موافقەی عێراقی پێوێ تۆ من کاچم بۆ دەورەیەک بۆ میسریان بۆ وڵاتێکی عەرەبی هەر لە خۆمەوە بۆ زۆرمان هەبوو بۆ لە یاریەکانی تریشە من ناوی ئەو بێنە چۆ بۆ سیاحەت چۆ بۆ سیاحە بۆ وڵاتە شتێکی بینیوە ئەوە چییە وەڵامە دەورێن ئەتوان بەشداریکەم بەڵە 200 دلارمان بەرەوەدا بەشداریکە بەڵێ مستەوای هەبووە کەسەکە ناڵم هەر لە خۆیەوە لەسەر جادە بەتەڵ بۆ مهم بووە بەس کە ڕۆشتە تۆ لێرێمان احترافیان پێ نەگرێتیانە جا خۆ بڕوانامێ بە موافقەی عێراقیان کتابی عێراقی نەبووە بە کتاب چێتە دەرەوە باشە ئێمە ئەوەی کە پێم وتی ئەوەی کە دیار بێ هەر 15-20 کەسێکە کە زۆر باش بێ ئێمە مەلەوانگەکانیش چەندێکە هەموو 30 مەلەوانگە هەیە هەمووی دابش بۆ ڕاهێنەرەکان بەسەر ئەم مەلەوانگانە و تا ئیتر وەکو کۆنتترین ڕاهێنەریش کە زۆر دەمێکە لە ناو بوارەکە بێ من بوو چەند کەسێکی تراوانی کە کۆنن تۆ بێدامە ئیش لەسەرەوەکەی سە بۆ ئیتیحادی سلێمانی ئەگەبێت و پۆستەکەی وازی لێ بێنێ یان بڕوە حەقە بڕۆ ئەم شیاوانە بێنێ بچێت لێ قسە کابلە کاکە من توانام نەماوە لەم شوێنە بەس کاک نەجبەدین هەیە کاک بەرهەم هەیە کاک من نامەوێت من هەر حەزەکەم دایمە تەدریبەکە بمەوە ینی دایمە بکەم بە وەزیرە حەزم لە تەدریبەکەی خۆمە حەزم بەوە نییە بۆ نە پۆستێک وەرگرم بەیانی بۆم نەکرێت ئیشەکەم بۆ نەکرێت دوای قسە بێتە سرم تەدریبەکەی خۆم باشەوە هەبوو و خێرخوازێکیش من ئیشەکانەکەم ئەو کەسانە و مناڵانە لە خنکان ڕزگارەکەم و بۆ داهاتووش مامۆستا گۆران کاتمان زۆر کەم ماوە ئەگەر بتانی لە ماوەیەکی کورتا پێمان بڵێ ئەگەر کەسێک لە تەمەنێکی گەورەیە بێوێت فێری مەلەکردن بێ کام جۆریان ئاسانە یاخود لە چه هەنگاوێکەوە دەست پێ بکات بڵێ گەورەکە وەک مناڵنێ گەورەکە دۆزێت تەحەمولێوێت تەحەمولێ لەگەڵ یابی بەس ئەوی شەبێ خۆی تەحەمولکە لەگەڵ ڕایەنەرەکە بۆ مانگێ بە 15 ڕۆژ بێ 20 ڕۆژ بێ کەسەکانیش فەرقەکە سنگەمەلە باشترین مەلەیە وەکو لە ئەوروپاشا بینی بێتت ئەم سنگەمەلە ئاساییە زۆر هیلاکیشی ناگە ئەتوانێت بۆ ئیسفادە بۆ سوودی خۆشی چکە ئیتر و تەمەنێکی ڕۆشتووە و لە مناڵیشەوە یاریزان نەبووە یعنی کەسێکی ریاضی نەبووە جسمی بتەو بێ خۆی بێت لەشت لە مناڵی و بناغی داکوتی بۆی کە تۆ چوویتە تەمەنێکی زۆریشەوە ئەو قووەت و لیاقە و تەکنیکە و پێویستی بە خەڵک نەبێ بە کەسێک نەبێ بەڕایەنەرێ پێ بڵێ بەس بۆ کەسی ئاسایی سنگەمەلە باشترین مەلەکردنە هەر مەلێژ نەزانێ سەرەتا یەکسەر نەڵێ من با فێری مەلە بم با تۆزێ بێتە مەلەوانگەکەەوە چەند ڕۆژێک بێت لە یەکمەتری و تۆزێ لەسەر لەگەڵ مەلەوانگەکە ئاشنا بێت دوای ئەتوانێ ڕایەنەرێ بگرێ و فێریکە من هیوادارم هەموو دایک و باوکەکان مناڵەکانیان فێری مەلەکەن چونکە بۆ داهاتویان باشە با ئەو نەچن بۆ سەیرانگاکە و هەر لە سیارەکە هێشتا سلفی لێنەوە ترسیوێتی مناڵەکەی نەچێت بۆ ئاوەکە نەچی بۆ ئاوەکە ڕەشەی لێگە کە تۆ فێرت کرد با بڕوە دەستەکانە خۆش بێ مامۆستا گۆران زۆر سوپاس مادومان کردی زۆر سوپاس بۆ مامۆستا گۆران کەمال کە بەڕێزیان ڕایەنەری مەلەوانی سوپاس بۆی لە بەشێ پرۆگرام لەگەڵمان ئامادە بوون.